خفتن سخته. دیشەوە و وەخت خەفتنە. هەردێک هەلیار دگانە بیچگەلەیان ئەشورن و کەفەگە باڵەوەگرێ. گەرەکە دگان شۆردن لە 2 دەقیقەت کەمتر نەدێ. ڤیمسەوت شەو شاد ئیمسە خەوت خۆش بێ. ڤیمسە بان خۆی دا و زوزی خەویە و برد. ئیمسە و وەهەنەکی وت شەو شاد بەو پات. ئیمسە هە خەفت و نەخەفت دەیە ترسناک ژنەفت. ڤیمسەبی ئەپەرخان و گشت تەختەکە ئەڕەکان. ڤیمسە دەنگەکات کامێ بێرە و خوار. ڤیمسە وت باشە وەناوچاو. ئیمسە هۆڵدا کەمێ بخەفێ وەلی خەویە و نەبرد. برێ کەس گەرەکە خەو لە لیان قەدەغە بکرێت تا دنیا ماگە. وەلی هەرزی جارێ ترەک ڤیمسە پرخان. ئیمسە وت ڤیمسە دی بەسە نەترە. نا بووەگەر لە فەنناساجی نەبی. ڤیمسە کەمێ شەرم کرد. شەو وەگلێ بێدەنگ بی و کشمات. یەچەکەی تو نایلی چاوەی لەم بنێقنم. ڤیمسە لەژێر بەتانیەگە و کتاوی خۆشە خۆنست. دی لەورە بتوپ خۆد و مەکینە دەنگەگات. ڤیمسە وەرخۆی وت بەد ڕەفتار. دی ئیمسە لە ناو توانست بخەفێ. ڤیمسەش توانست لە دەرە و ڕەحەتی بخەفێ. وەلی یەهوو گشت دنیا ڕکیە. ئیمسە هاوار کرد ئەی هاوار زەمین لەرزەسە. بەس بۆمبا بخست ماڵەگە وێران کردیت. جارێ ترک ڕکیە. خاتر خۆدا یەچەسە. ئاهاها دی ئەی جیە هەن منە. وەلی ئەی ڕەحەتیە فرێ عومر نەکرد چونکی مەلوچێک مایەش ئەخوازێ جێگەگە بگرێ. جارێ ترەک ئیمسەی فەقیر وریاک.